نگارەکەم ئەوارۆ ڕەنگەی تر نەبینەوە لە هەرکوێ بێم هەلایێ تۆژاوێتی بەژینمەوە نگارەکەم ئەوارۆ ڕەنگەی تر نەبینەوە لە هەرکوێ بێم هەلایێ تۆژاوێتی بەژینمەوە هەر یادێکی بەرزگایە نەژۆ نیگاری تۆ هەر گوڵێ ڕابێنم بۆ دیداری تۆ شێرشکە حەشاریاوە تەلافیە و حەسرەتم بە دەوری عاشقە جێراوە زۆرە ترسم ئاوی سادم شەتانەدا مەهێرێ یا گیرۆ دەی بەڵا یەگێبین یا خۆشەویستێکێ بمێر زۆرە ترسم ئاوی سادم شەتانەدا مەهێرێ یا گیرۆ دەی بەڵا یەگێبین یا خۆشەویستێکێ بمێر